بەڕێزانم کاتتان باش لە کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆ 2 ساڵی دیکە درێژ کرایەوە. ئەمەش لە کاتێکدا بەهۆی تێکچوونی ڕەوشی ئەمنی عێراق و هاتنی چەکدارانی داعش بۆ پایەزگەکانی مووسڵ و سەلاحەدین ناوچەکە بە دۆخێکی نائاساییدا دەڕوات. ئەم بارودۆخە نوێش ئەوکاتە لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی هاتنی وادەی ڕاگەاندنی کابینە هێشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان. بەڕێزان دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و چەند تەوەرێکی تایبەت بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و هەروەها دۆخی ئەمنی و پێشمەرگە تەوەری دیوی دووەمی هەواڵی ئەمشەوە بۆ تاوتێکردنیشی میوانداری بەڕێز شوان قەڵازدەیی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستانمان کردووە کە بەڕێزیان لە بەردەم لە بینای پەرلەمانی کوردستانەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. ئێوەش هەر پرسیارێکتان هەیە دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لە پیجی NRT بە کۆمنت بۆمان بنووسن. کاک شوان سڵاو لێبێ سەرەتا دەمەوێت باسێکی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بکەیت و چی وای کرد کە ئەمڕۆ راپۆرتی لیژنەی پێشمەرگە خوێندنەوەی بۆ نەکرێ ئەو کارانی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کرا بۆچی راپۆرتی لیژنەی تایبەت بە لیژنەی پێشمەرگە نەتوانرا خوێندنەوەی بۆ بکرێت؟ بەڵێ کاک شوان گوێ لە دەنگی منە؟ بەڵێ جۆم لێ سەفەرموو. بەڵێ کاک شوان ئەگەر بکرێت سەرنجی ئێوە لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆ 2 ساڵ درێژ کرایە و راپۆرتی لیژنەی پێشمەرگە دواخراوە بەگشتی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان سەرنجی ئێوە لەسەری چی بوو؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دانیشتەکەی ئەمڕۆ درێژکردنەوەی دانیشتی دوێنێی پەرلەمانی کوردستان بوو لە ناو داگیرکراوە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. دوێنێ راپۆرتی لیژنەی مافەکانی مرۆڤ خوێندرایەوە و هەروەها لیژنەی ناوخۆ و ئاسایش بە هەمان شێوە گفتوگۆی لەسەر ئەمڕۆژ گفتوگۆیەکان تەواو کرا. ئەمڕۆژ گفتوگۆیەکان تەواو کرا و هەروەها راپۆرتەکەی لیژنەی مافی مرۆڤیش خوێندرایەوە. بەڵام ئەو راپۆرتەی کە ماوە لیژنەی کاروباری پێشمەرگەیە لە پەرلەمانی کوردستان کە راپۆرتەکە ئامادە نەکرا بوو. ئەو راپۆرتەش زیاتر زانیاری تەفاسیلی تێدایە چکە زۆرینەی ناوچەکانیان بەسەر کردوێتەوە کە ئێستا ئاڵۆزیان تێدایە لە ناوچە کوردستانی داگیرکراوەکان. وا بڕیارە لە داهاتوودا پەرلەمان کۆبنەوەیکی تایبەت بەو مەلەفەیە بەو دۆسیە بکات و راپۆرتی هەر سێ لیژنەکە بکاتە یەک راپۆرت و پێشنیار و ڕاستپەردەکانی هەرسێکیان بەیەکەوە بخاتە گفتوگۆوە و اینجا لە بەرەنجامی ئەوە پەرلەمانی کوردستان لەو بارەوە بڕیارێک بدات. هەڵبەتا پێویست بوو کەوا لیژنەی کاروباری پێشمەرگە وەکو لیژنەکانی تر راپۆرتەکان ئامادە کردبایە. بەڵام هەندێک ناوچەماوە کە بەسەریان بکەنەوە دواتە بۆی ئەو راپۆرتە تێر و تەسەلتر بێت. پێم باشە دواتر ئێمە باس لە بەرەنجامی گفتوگۆ ئەو پێشمەرگە بکەین. بەڵام یاسای درێژکردنەوەی دەنگدان بە درێژکردنەوەی یاسای کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر سەرنجی ئێوە لەسەر ئەوە چی بوو؟ بۆچی لەگەڵ درێژکردنەوەی یاسایەدا نەبوون بەو جۆرە؟ بەڵێ هەتا ئێستا ئەو یاسای ژمارە 3 ساڵی 2006 پەرلەمانی کوردستان 3 جار درێژ کراوەتەوە و ئێمە لەگەڵ ئەوەداین کە لە کوردستاندا ئارامی و ئاسایش ئۆقرەی جێگیر بێت، ناڕێکی سەربێشکە بە ئارامی بخەوێت و هیچ نەئارامێک ڕوو لە هەرێمی کوردستان نەکات. بەڵام ئەو یاسایە کە فراکسیۆنەکان لەسەری پێک هاتوون کە ماوەی 2 ساڵتە درێژ بکرێتەوە، ئێمە لەگەڵ ئەوە نەبووین چکە محتەوای ئەو یاسایە بەڕاستی بخراپ بەکارهێنراوە و زیاتر بۆتە مایەی ئازاردان و گرتن و هەندێک جا فراندنی هەندێک خەڵکیش بەناو ناتۆرە و بەناو نیشانی خەڵکی ئیسلامی. دوتایم بڵێ ئەو یاسایە هەوڵێک بووە بۆ سنووردارکردنی کار و چالاکی لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا و خەڵکێکی زۆر بە ناوی دژە تیرۆرە و ژیراوە بەبێ ئەوەی کەوا حکم درابێت، بەبێ ئەوەی کەوا دادگایی کرابێت. تیاندا هەیە لە 3 ساڵ تا 12 ساڵ لە زیندانەکاندان. بەڵام تا ئێستا نازان کەی ئازاد دەکرێن و کەی بەردەبن و حکمیان چییە و کەسوکارەکان هەمیشە چاوەڕێیاندان. و هەروە هەیە ماوەکەی تەواو کردووە، ناوەکانیان لامانە بەڵام تا ئێستا ئازاد نەکراون. لەبەرەوە لە ئەنجامی خراپ بەکارهێنانی محتەوای ئەو ناوەڕۆکی ئەم یاسایە بۆ ئێمە لەگەڵ ئەوە دابووینکەوە هەموار بکرێتەوە
اینجا دوای باس لە درێژکردنەوەی بکرێ بۆ 2 ساڵ یاخود هەتا هەمیشەیش بێ مشکل ئەم یاسایە بەرامبەر کی خراپ بەکارهێنراوە مانە ئەندامی و لاهنگری ئێوەن کە وەک خۆشە لە لێدوانێکدا باس لەوە کردووە کە سنووری ئازادی کارکردنی ئەندامانی ئێوەش سنوودارەکە ئەم یاسایە کێن ئەمانی کە خراپ ئەم یاسایان بۆ بەکارهێنراوە ئەم یاسایە گرتوونیەتەوە بەم یاسایە گیراون و دادگایی کراون. بەڵێ ئەمە زۆرینەی زۆری ئەندام و لایەنگرانی لایەنە ئیسلامیەکانن. ئێستا لە ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دەکەوە قەرەبووی ئەو کەسانە بکاتەوە کە لە زیندانەکاندا گیراون دواتر ئازاد کراون. ئێستا ئێمە لە بەس لە سنووری هەولێر 600 تا 700 دۆسیەمان لایە کە ئەو ئەندامانە گیراون 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ زیاتر گیراوە بەڵام بەبێ ئەوەی کەوا دادگایی کرا بێت بەبێ ئەوەی کەوا تاوانێکی دیاری هەبێت. بۆیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە قەرەبووی مادی و معنەویان بکاتەوە. ئەمەش دلیلی ئەوەیە کە ئەو یاسایە خراپ بەکارهێنراوە. بەڵێ زیاتر ئەمە وەکو مەشروعێک وا بووە زیاتر محتەوایەکەی بۆ سنووردارکردن و گرتنی لە ئەندام و لایەنگرانی لایەنە ئیسلامیەکان بەکارهێنراوە. حتا جاری هەوە فڕاندن هەبووە بۆ نمونە کوڕی مامۆستا محەممەد شەید محەممەد کرێکار بەڵام کاک شوانانی پێتان وانی ئێستا لەم بارودۆخی کە ئێستا هاتوتە ئاراوە بە تایبەت بەهۆی یاتنی چەکدارانی داعش و تێکسوونی ڕەوشی ئەمنی ئەو پارێزگایانەی کە هاوسنوورن لەگەڵ هەرێمی کوردستانە پێتان وانە پرسەکە لەم نیگەرانیانی ئێوە گەورەترەوە پێویست بوو ئێوەش دەنگتان لەگەڵ درێژکردنەوەی یاساکە بدایەوە چۆن یاساکە بە زۆنی دەنگ ئێستا کارکردن پێی درێژ کراوەتەوە. ئێمە خەباتمان کردووە تێکۆشانمان کردو پێشمەرگایەتیمان کردو بۆ چەسپاندنی ئەمن و ئاسایشی ئۆخرەی و ئارامی هاوڵاتیانی کوردستان. ئێمە لەگەڵەوە داین نەک 2 ساڵ هەر بە شێوەیەکی درێژکراوەی درێژ بکرێتەوە. بەڵام یاسا زەمانەتی ئێمە ناکات بە شێوازێکی عادلانە بەرامبەر ئەوەی کە تێیدایە گەسەیری زیندانەکانی کوردستان بکەین نەخێر زەمانەتی ئەوە ناکات. بەڵێ سەرنجی ئێوە بە دیاریکراوی چی ینی لەسەر یاساکە ئەو بڕگانی کە لە یاساکەدا هەن؟ بۆ نمونە یاساکە حتا لە پێناسەی لە مادەی یەکەم کە پێناسەی تیرۆ کراوە شێوێکی زۆر غموز و نادیاری پێوە دیارە. یعنی ئەو کەسە ئەتوانێت بە ئارزوی خۆی بەکاری بهێنێت. لە یاساکە نەوتراوە چێت تیرۆرە. ئایا ئەو کەسێک کە کەسێک دەکوژێ بەبێت تاوان؟ ئایا ئەو کەسێک کە دیبلۆماتێکی وڵاتانی دەرەوە تیرۆر دەکات؟ ئایا ئەو کەسێک کە دەچە ناو ڕێکخراوێکەوە؟ یعنی تەفاسیل لە غموزیەتێک و نادیارێک لە پێناسەکەدا هەیە. لە مادەی دووەمدا 8 بڕگە هەیە هەر کەسێک یەکێک لەو بڕگانە ئەنجام دات سزایەکەی لە سێدارەدانە. خۆشتان نەزانێت کە ئێستا لە هەرێمی کوردستاندا مادەی لە سێدارەدانی ئەعدامکردن هەڵپەسێراوە یاخود ڕاگیراوە. ئەدی ئەوانەی کە ئەو تاوانە ئەنجامدەن ئەگەر لە سێدارەدان نەبێت چیان لێ دەکرێت کەواتە ئێستا بۆ خۆی مادەکاڵی ئەعدام بکرێن بەڵام لە هەمان کاتدا بەڵگەی ئەعدامکردن ڕاوەستاوە. زۆر جاری واشە ئێمە پێمان وایە ئیعدام زۆر جاری پێمان وایە کە کەسێک کە پەشێوی ئاژاوە خەڵکی بە دەرزەن دەکوژێ و لە ناو دەبات و دەبێتە مای ڕوخاندنی ژێرخانی ئابووری و مرۆڤی لە هەرێمی کوردستان یاخود هەر شوێنێکی تر بێ جاری وا بۆ خۆی ئیعدام نەکردنی پێشێکردنی مافی مرۆڤە. ئەو کەسەی کە دەبێتە مای شێواندن و کوشتنی بە کۆمەڵ و تێکدان و لە ناوچوون ئێستا لە زیندانەکان دەیان هێڵنەوە ئیعدام ناکرێن. جاری وا بۆ خۆی ئیعدام نەکردنەکە پێشێکردنی مافی مرۆڤە. خی گەورە خۆی بڕیاری داوە وەلەکم فی القصاص حیات یا ئولی الألباب. ئەوانەی کەوا تاوان دەکەن ئەوەی کەوا خەڵک بەبێ تاوان دەکوژن ئەبێ بکوژرێنەوە لانی دیکەش کە یاساکە دەدرا ئەوانیش بە تایبەت لایەنەکان هەندێک لایەن بۆ لایەنی ئیسلامیشان تێدایە کە ئەمانیش ئەم نیگەرانیانی ئێوەیان هەبوو کە ئێستا دەیڵێن بەڵام ئەمڕۆ ئەوان دەنگیان بە یاساکەدا و بەو مەرجەی تا لە 6 مانگی یەکەمدا ئەم 2 ساڵی کە درێژ کراوە لە 6 مانگی یەکەمی ئەم 2 ساڵەدا پرۆژە یاسایەک ئامادە بکرێت کە لە ئاستی پێویستی بەرەنگاربوونەوەی پرسی تیرۆر و تونتیژی دابێت لە ناوچەکە. ینی ئەو لایەنەش کە پێش نیگەران بوون ئەوان دەنگیان پێدا هۆکارەوە چی بوو کە ئێوە دەنگتان پێنایە و ئەوان کە ناڕزایی و نیگەرانیشان لە یاساکە هەبووە لە ڕابردوودا دەنگیان پێدا. بەڵێ ئەوە بخۆیان ئازادن چۆن دەنجیان پێداوە یان دەنجیان پیان نەداوە. پێشتر فراکسیۆنەکان لە ناوخۆیاندا ڕێککەوتون کە ئەو یاسایە درێژ بکرێتەوە. هەڵبەتا پێشتر پرۆژە یاسایەکی تر هەبوو کە داوای هەر هەڵگرتون و لابردنی ئەم پرۆژە یاسایی دەکرد. بەڵام لە بەرامبەر ئەو پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی تر پێشکەش کرا کە ئەو پرۆژە یاسایە بۆ 2 ساڵی تر درێژ بکرێتەوە. بەڵام ئێستا زەمانەتی 6 مانگەکە ڕاستە ئیمزایان کردو فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمان. بەڵام ئێمە ئەوڕۆ زۆر هەوڵماندا
کە لێشێ لە مادەکاندا ئەوە ئیزافە بکرێت کە لە شانزەی حوتی 2014 ئەم یاسایە بەردەوام دەبێت تا شانزەی 2015 لەو مودەی ئەو 6 مانگەدا با بە نووسرا و جەرد کرابێت تۆما کرابێت کە یاساکە هەموار دەکرێتەوە. بەڵام ئێستا لەوانەیە ئەو ئیتمیئەنانە لای هاوڵاتیان کوردستان لای خەڵک نەبێت لەبەرەوەی شتێک نەبووتە شتێکی نووسرا و اینجا چۆن لە پێشتر یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ماوەی 48 کاتژمێردا پرۆژەی هەموارکردنەوەکەش پێشکەشکرا و هەروەها پەرلەمانی کوردستانیش یاساکەی هەموار کردەوە و دەنگنەدانی ئێوە پەیوەندی بەوە نییە کە ئێوە جارە بەشداری لە حکوومەتاوە ئۆپۆزیسیۆنن بەشدارین لە پێکهێنانی کابینی هەشتەمدا؟ نەخێر پەیوەندی بەوە نییە بەس ئێمە ئاگاداری معاناتی هەموو ئەو کەسانەین کە لە زیندانەکاندان کە گیراون کە ئەزانین خێزانەکانیان خانەوادەکانیان کوڕوکچەکانیان لە چه حاڵەتێکی دەڕاوچێ و ژیانی قورس و نەئارامی دەرونی و معنەویدان لەبەرەوە لە ئەنجامی بەپەرۆشیمانەوەیە بۆیە ئێمە حەز دەکەین خەڵک بە عادیلانە بژیرێت بۆی کوڕونەوە و نەتیجەکانیان خۆشەویستیان بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر سیاسەکەی هەبێت نەک بۆ خزوچینە بچێتە باوشیان یا خۆبراکانی فیسبوک چەند پرسیارێک هاتوون لەمەوەی ڕاستی بەڕێستانی کەم سەفینی خدر دەپرسێت ئایا بزنەوەی ئیسلامی لە کاتێکی وان ناجێگیردا بۆچی دەنگی بە پرۆژە یاسایانەدا یاخۆ ترسی هەیە لە درێژکردنەوەی یان دەستگاکانی دژە تیرۆر دەستگاکانی تیرۆر بە مەترسی دەزانێت بۆ سەرخۆی ئایا بەسەوەیە ئایا ئەو مەترسیانی کە ئێستا بەهۆی داعش و ئەو مەترسیە جۆراوجۆرانە کە ڕووی لە هەرێم کردستانە مەترسین یاخود ئەو یاسایی کە هەبووە کۆمەڵێکە مکوڕیتیا بۆ کە خۆشتان باسان کردو ینی کامیان زیاتر مەترسین بۆ سەرێمی کوردستان؟ ئێمە پێمان وایە بۆ دەوڵەمەندکردنی یاسایەکە بۆ بەردەوام بوونیشی هەر بەوەی کەوا پێویست نەکە هەموو حەد و ساڵ جارێک هەموار بکرێتەوە هەر یاساکە دەکرا بکرا با یاسایەکی هەمیشەیی بەڵام محتەوایەکەی گۆڕانکاری تیاکرابایە محتەوایەکەی بۆ سنوورداکردن و بۆ گرتن و ڕاونانی چەند گروپێکی تایبەتی لە کوردستانە بەکار نەهێنرابایە. ئێمە لەگەڵ ئەوە داینکەوە ئێمە دەبێت پەرلەمانکارانی کوردستان وەزیرەکان هەموو خەڵکی کوردستان خۆی بە ئاسایشی ئەم وڵاتە بزانێت ینی خەڵک تەفسیری نەکا بە شێوازێکەوە ئێمە دەمانەوێت ئەمە بۆ ئەم کوردستانە بۆ ئەم وڵاتە خوێنمان ڕشتووە شەهیدمان داوە لە بەرەکانی جەنگا بووین ئەو لەو چەند ڕۆژەی ڕابردوودا ئێمە لەگەڵ هەموو لیژنەکانە سەردانی ناوچە جێناکۆ کوردستانی داگیرکراوەکانمان کردووە یعنی ئێمە بەپەرۆشین بۆ ئەوەی کەوا سنوورەکانی کوردستان خاک و ئاوی وڵاتی کوردستان لە ئەو ئارامی و ئاسایشدا بێت و هیچ کەسێکی ناحەز پێ نەخاتە وڵات و خاک و نیشتیمانی ئێمەوە. بەڵێ کاکچوان سەبارەت بە راپۆرتی لیژنەی پێشمەرگە پێشتر باست کرد ئەم راپۆرتە بۆچی ئامادە نەکراوە و باس لە چی لەسەر چ بنەمایەک یان ئەمە باس دەکەن کە لە کۆبنەوەی ڕاستەوخۆی پەرلەمان پەخش دەکرێت کە ئەم راپۆرتەی لیژنەی پێشمەرگەی وەکو کە سەردانی پێشمەرگەتان کرد سەردانی ناوچە کوردستانیەکانتان کردووە باز لە چی دەکاوە بۆچی تەواو نەکراوە؟ بەڵێ هەڵبەتە لیژنەی راپۆرتەکەی لیژنەی کاروباری پێشمەرگە بۆیە ئەمڕۆ دوێنێ پێشکەش نەکرا لەبەرەوەی تەواو نەکراوە چەند ناوچەیەکی تر ماوە لە دەڤەری سنجار و شێخان و هەروەها چەند شوێنێکی تر ئەو ناوچانەش بەسەر دەکرێتەوە کە بەسەر کرایەوە راپۆرتەکەی ئەوان و راپۆرتی لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی ئاسایش و ناوخۆ دەکرێتە یەک راپۆرت و ڕاستپاردەکان دەکرێنە یەک ڕاستپاردە اینجا ئەو کاتە پەرلەمانی کوردستان بڕیای دانیشتێکی تر دەدا لە بەرەنجامی خوێندنەوەی ئەو راپۆرتانە پەرلەمانی کوردستان بڕیاری گونجاو لەو بارەیەوە دەدات بۆیش بە شێوازێکی نهێنی دانیشتەکان بەڕێوە دەچوو لەبەرەوەی زۆر حاڵەتی ئەمنی هەیە پەیوەندی بە پێشمەرگە و ژمارەی پێشمەرگە و زۆری چەک و تەقەمەنی و ئەو فەراغاتانەی کە هەیە حاڵەتی ئەمنیە پێویست ناکە مەسەن لەوانەیە خەڵک لێ ئاگادار بێت کەواتە راپۆرتی لیژنەی پێشمەرگەش نهێنی دەبێت ئاشکرا ناکرێت راپۆرتەکەش بە هەمان شێوەیە و کۆبنەوەی کە باسی دەکەی؟ وەڵا بەدڵنیاییەوە عەلە الئەکسەر بە شێوازێکی نهێنی دەڕوات. بەڵێ پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بکات لەم دۆخەیە دوای ئەوەی کە بڕیاری جێگەیکردنی هێزی پێشمەرگەش درا لەو ناوچانە و دەتوانێت دوای ئەمە چ ڕۆڵێک ببینێت لەم پرسەیە لە پرسی بەتایبەت بۆ ناوچانەی کە ئێستا پێشمەرگەی لێجێگیر کراوە؟ بەڵێ پەرلەمانی کوردستان تاکە مەرجەعی
یاساییە لە هەرێمی کوردستاندا، بەڵام جوڵانی هێز بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان جوڵاندنی هێز لە دەسەڵات و سەلاحیاتی سەرۆکی هەرێمی کوردستاندایە، بەڵام پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر دەدات. ئێستا ئەکرێ مەسەن پەرلەمان لە دانیشتنی داهاتوودا بەڕسمی ڕەزامەندی بدە لەسەر مانەوەی پێشمەرگە لەو ناوچانەی کە سوپای عراقی لێ کشاوەتەوە بۆتە بۆشایەشی گەورە. ئەگەر هێزی پێشمەرگە پڕی نەکاتەوە، نائارامی و ناجێگیری لە دەڤەرەکەدا دروست دەبێت. ئەتوانێت پەرلەمانی کوردستان بڕیاری تریش بدات، بۆ نمونە داوا بکە سەرۆکی هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان لە باڵەخانەی پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە و بیر و بۆچوونیان وەربژیرێت و بڕیاری سیاسی لەبارەی ئەو دۆخەی کە هاتوۆتە پێشەوە بڕیار دەربکات. شتێکی وا لە ئارەدا هەیە کوردستان کارێکی وا بکات کە ئێمە لە داهاتوودا ئەم بڕیارانە گەڵاڕە دەکرێن و گفتوگویان لەسەر دەکرێت و بە دوور نازانێت لێ بکرێتە بڕیار، یان دەکرێت پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر ئەوە بدات چۆن ئێستا لە دەڤەرەکانی تری بەشەکانی عراق پێگەی مەراجعی دینی بەکاردەهێنرێت بۆ تیارکردنی خەڵک. ئێمە بە هیچ شێوەک نامانەوێت ئەو هەرێمی کوردستان یاخود هێزی پێشمەرگا یاخود هەموو هێزەکانی تر خەڵک وا تەفسیری بۆ بکات ئەوە لە دژی فلان و فلان بەکارهێنراون. ئێمە شەڕ و عەداوەت و دژمنایەتیمان لەگەڵ هیچ کەسێکدا نییە. ئێمە ناوچە دابڕاوە کوردستانەکان دەپارێزین و دەگونجێت بۆ ئەم پاراستنە پەرلەمان مەشروعێکی هەبێت بۆ ئەم مەشروعە هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان هەوڵ بدەن لە پێناو جێبەجێکردنی ئەم مەشروعەدا لە کاردا بن. بۆ نمونە ڕۆڵی عولەمای دین، ئەکرێ عولەمای دین ڕەوایەتی دیفاعکردنی پێشمەرگە لە ناوچە دابڕاوەکان ڕوون کاتەوە بۆ خەڵک، بۆی کە زیاتر پێشمەرگە هەم لەگەڵ لایەنە نەتەوەی و نیشتیمانیەکەی سیمای دینی بە دیفاع و بەگریکردنەکەەوە ببەخشێت. بەڵێ کاک شوان بابەتێکی دیکە چەند ڕۆژێکی ماوە لە بەردەم کۆتایهاتنی و وادەی کە کابینەی نوێ ڕابگەیەنرێت، ئەو وادەیە چەنە و تاکو ئێستا CV وەزیرەکان و گەشتۆتە لە پەرلەمانی کوردستان؟ هەتا ئەم ئێوارەش ئێمە لە پەرلەمانی کوردستان بووین، سیڤیەکان نەگەیشتووە، بەڵام ڕۆژی چوارشەممە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانی کوردستانە سوێندی یاسایی ئەو سوێندەی کە دانراوە ئەو سوێندەیە دەخۆن و واروها سەرۆکی کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی کابینەکەی دەخوێنێتەوە و لە ڕۆژی چوارشەممە کابینەکە ڕادەگەێنرێت، ینی بەبێ هیچ گرفتێک. بەڵێ بەدڵنیاییەوە خراوەتە بەرنامەی کاری پەرلەمانەوە بۆ ڕۆژی چوارشەممە کابینەکە ڕادەگەێنرێ و کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پێش بەر لە ڕاگەیاندنی کابینەکەەوە بەر لە سوێن خواردنی سەرۆکی حکوومەت و کابینەکە بەگشتی ینی نابێت 48 کاتژمێر بەرلەوە سیڤەکان بگاتە دەستی ئەندامانی پەرلەمان و پەرلەمانی کوردستان. ئەگەر دوا بکەوێت گەشتنی CV وەزیرەکان گرفت بۆ ڕاگەیاندنی کابینە دروست ناکات؟ وڵا ئێستا بەرنامەی کاردانراوە، لەوانەیە من ئاگاداری تەفاسیل نەوم ئەو سیڤیانە احتیمال لەگەیشت بێتە سەرۆکایەتی پەرلەمان، من زانیاری وردم بەڵام ئەو سیڤیانە دەگاتە دەست هەموو ئەندامێکی پەرلەمانیش، بەڵام کارنامەی ئەو سیڤیانە بۆ خۆی وا پێویستە کە هەموو ئەو بۆکسانەی کە هەر ئەندامێکی پەرلەمان بۆکسێکی تایبەتی هەیە ناو پەرلەمانی کوردستانە، ئەو سیڤیانە بخرێتە نێو هەموو سندوقەکانی ئەندام پەرلەمانەکان بۆی ئاگاداری تەفاسیلی مەسحی شەخسی ئەو وەزیرە بەڕێزانە بن کە وەزیر دەبن لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام پێتان وایە ینی کاتەکەی درەنگ بوو بێ بۆ پێی هەموو لایەنە سیاسیەکان وەک لە ڕاگەیاندنەکانی شەو بڵاو کرایەوە وەزیرەکانیان بۆ خۆیان دیاری کردو کاندەکان یەکلا کردوتەوە، بۆچی تاکو ئێستا سیڤەکان نەگەیشتە دەست ئەندام پەرلەمانەکان؟ ئێوە داوایکی لەو جۆرەتان نەکردووە بۆی گرفت بۆ ڕاگەیاندنی کابینەکەش دروست نەکات؟ من لەگەڵ بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە داین پێویست بوو ئەو سیڤیانە پێش 48 سەعات هەروە زووتریش گەیشترامانە پەرلەمانی کوردستان. داواتان کردووە بۆ ئەوەی کەوە بەدڵنیاییەوە داواکراوە چۆن داوا نەکراوە و پێویستە ئەو سیڤیانە پەرلەمانکارەکان شارەزای تەواوی وردیاتی ژیان و توانا و ئەکادیمێتی ئەو وەزیرانە بن. ئەگەر وەزیرێک بەڕاستی لە ئاستی پێویستدانە بێت و ئەو وەزارەتەی کە پێویست پێراوە بەڕێوەبەری ماوەی 4 ساڵ ئەگەر لەگەڵ ئیختیساسەکەیدا نەهێتەوە
وا باشە کە پەرلەمانی کوردستان دەنگی پێنەدات بۆی ئەم کابینەیە زۆر جیاواز بێ لە کابینەکانی تر کابینەیەکی علمی کابینەیەکی کە لە ئاست چاوەڕوانی ئەو دۆخاستیارە ئێستای خەڵکی کوردستاندا بن کابینەیەک بێ کە سەرتۆپی کابینەکانی تر بێت و ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر کاکشوان ئەگەر بڕیار بێ ڕۆژی چوارشەممە وەک بەڕێ ڕۆژی چوارشەممە کابینە ڕابگەێنرێتەوە تاکو ئێستاش سیڤی وەزیرەکان نەگەشت بێتە دەسەندامانی پەرلەمان پێ دوایانی دەتوانن پەرلەمانتاران بەدوە دەچوون لەسەر بنەمای زانیاری و لەسەر کەسەکان متمانە بدەنە وەزیر و سەرۆکی حکومەت و وەزیر و کاربەدەستەکانەوانی کە لە کابینەکەدان پێ دوایە دەمە دەکرێت وڵی بخۆی لە ڕووی یاساییەوە کە پێویستە هەموو ئەو کارانەی کە دەکرێت لە ئێستا و لە داهاتوودا چ لە پەرلەمان چ لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان یاسایی بن وا پێویست بوو کەم سیڤیانە گەیشتبان بەڵام لەوانێ من زانیاری تەواوم نەبێت کە گەیشتنە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوان چکان بۆتان نزیکی ساعات 6 ئێوارە زیاتریش دانیشتی پەرلەمانی کوردستان بەردەوام بوو. بەڵێ ئێوە کە وەک بزوتنەوەی ئیسلامی بەشدار نەبوون لە کابینەکەەوە ئۆپۆزیسیۆن بوونی خۆتان ڕاگەاندووە متمانە دەدەن بە کابینەکە یاخود دەنگ دەدەن بە وەزیرەکان؟ وڵا ئێستا ئێمە مەسلەی ئۆپۆزیسیۆن بوون و ئۆپۆزیسیۆن نەبوون ئەو کابینەیە لە پێشتر هەموو لایەنەکان باسییان لە کابینەی بنکە فراوان دەکرد بەڵام ئەم کابینەیە بە هیچ شێوەیەک بنکە فراوان نییە کابینەیە کە پێک هاتووە لە دوو حیزبی دەسەڵاتداری پێشوو لەگەڵ سێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆن و کۆمەڵێک لایانی تێکۆشەر لە کوردستاندا بەڕاستی توانین بڵێن بە سیاسەتێکی نەخشە بۆ کێشرا و هەوڵی پەراوێزخستنیان دراوە و هەر لایەنێکی خاوەنی مێژوو تاریخ بێت لە کوردستانە بە هیچ کەسێک پەراوێز ناخرێت بەڵام بۆ خۆی وا باش بە ئەو دروشمانە لەسەر ئاستی عەمەلی کە لەوانەیە بارودۆخی کوردستانیش وا پێویست بکات کە هەموو لایەنەکان لەو کابینێدا تەواجودی خۆیان هەبوایە و ئێمە شێندە بە پەلەو مشتاقی ئەوەنی کاکێ بەرشێ بکەین لە پێناوی بەشداریکردندا بەڵام ئەو دروشمانێک کە باسی لە بنکە فراوانی دەکرد ئەو بنکە فراوانی بۆ کابینەکە ینی پێک هاتووە ینی ڕێککەوتنەوە کابینەکە پێک هاتووە ئێوە ینی دەنگ دەدەن بەم کابینە بە وەزیرەکان یان بڕیارێکی پێشوەختان هەیە بۆ بابەتەکە خۆتان بەشدار نەبوون لە پێگەێنانی کابینە؟ بەڵێ وەڵام مەسلەی دەنگ پێدان ئەو کاتە لەوانەیە کاتی مابێ بۆ ڕاگەیاندنی ئەو بڕیارەی ئێمە ئەو کاتە لەوانەیە بەپێی ئاستی وەزیرەکان و بەپێی توانە و کەفاەتیان وەستا بێتەوە بڕیارەکەیمە بەسرا بێتەوە بۆەوە خۆمە لایەنێکە من ئەڵێ ئۆپۆزیسیۆنم شەر نییە بەلای بە هەموو شتێکەوە لە کاتی ناونانی سەرۆکی ڕاستپێرا و بۆ پێکەنانی کابینەکە دەنگتان نەدا ینی شتێکی لەو جۆرەتان هەیە کە دەنگ دەدەن بە کابینەکەش؟ وڵا حتمما ئەمە ئەو کاتە ڕاوێژی خۆمان دەبێت لە خۆمان وەکو لایەنێکی سیاسی وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان وەکو ڕاوێژ لەناو خۆماندا ئەو کاتە بڕیاری خۆمانە دەین. بڵێ کاک شوان پرسیارێکی دیکە هەر لەسەر بزوتنەوەی ئیسلامی دەپرسێ دەیەوێت وەکو ئۆپۆزیسیۆنێکی کار بکات لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ڕای جەماوەر بەدەست بێنێتەوە چونکە دژی هەموو پرۆژە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دیارم بەستی ئەمەڵێستی ئەمڕۆتانە ئەنیەوە کە بوونێتە ئۆپۆزیسیۆن لەم کابینەیە دەتوانن ڕۆڵێکتان هەبێ؟ وەڵا هەر لایەنێک خاوەن مێژوێکی ڕەوشەن بێت لە هەرێمی کوردستانە ئەتوانێت ڕۆڵ ببینێت چونکە ئێمە خێرمان پێ نەکراوە لە کوردستانە هەین بە خەبات و تێکۆشانی خۆمان تەواجودمان لە هەموو سەرساحەی کوردستانە هەبووە و ئێمە بەڵام یەک ئەوەی ئێمە جیا دەکاتەوە لە خەڵکی تر ئێمە بەشتی باش ئەڵێن باش بەشتی خراپ ئەڵێن خراپ ئێستا ئەمڕۆ کە هەڕەشەیەک لەسەر هەرێمی کوردستان هەبێت ئێمە لە پێش لایەنەکانی تر لە سەردانی بەرایەکانی پێشمەرگەمان کردووە سەردانی ئاوەرەکانمان کردووە سەردانی دەڤەری مووسڵ و شوێنەکانی ترمان کردووە ئەمە هەروەها هەمیشە دەستخۆشیمان لە هێزەکانی پێشمەرگە کردووە لەورە بەرزیان کردووە و تەقدیری مەواقفی مەردانەی ئەوانمان کردووە لە بەرەکاندا ئەمە ئەوەی کە پەیوەندی بە سەروەری و بە گەورەی هەرێمی کوردستانەوە هەیە ئێمە لە خەڵکی ترەوە لە پێشین بەڵام ئەو ڕەخنە و کەم و کوڕانێک ئێمە دەبینین بە مەردانە بەکارایانە بۆ خەڵکی دەردەخەین. پێما بێنداوی پەرلەمانی کوردستان کۆمنتێکی نووسیوە دەڵێ با کاکشوان
نەڵێت تەنها ئەو دژی خراپیەکانی یاسای تیرۆر بووە ئەوە ڕاست بکات و کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەنگی پێ نەداوە بەڵام زەمانەتی هەمواریکردنی زەمانتی هەموارەکەشی بە ئیمزا وەرگرتووە دیارەوان وەکو کۆمەڵی ئیسلامی پێشتر نیگەرانیان هەبوو لەسەر ئەو پرۆژە یاسایە ئێستا ئەو دەڵێ دەنگمان پێ نەداوە و زەمانەتی هەموارکردنیشمان وەرگرتووە. سەرنجی بەڕێسان زۆر بە کورتی سپاس دەکەم. بەڵێ ڕاستە برایانی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکیان ئامادەکرد بوو و ئێمەش لەگەڵ ئەو پرۆژەیەدا بووین ئیمزاشمان کردووە بەڵام ئەمڕۆ ئەکرا بەتابەتی لایەنە ئیسلامیەکان کە بە خراپ ئەم محتەوای ئەم یاسایە لە دژیان بەکارهێنراوە ئیمزای ئەویان نەکردبایەکە کە ئەمە بۆ 2 ساڵ درێژ بکرێتەوە بەبێ ئەوەی کەوە ئەو ماوەی دەشێت کە 6 مانگە لە یاساکەدا دیار نووسیبی ئەوان زەمانەتی هەمارکردنەوەیان وەرگرتووە کۆمنتەکەی بەو جۆرە بوو. سپاس بۆ بەڕێز شوان قەڵازەیی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کە لە بەردەم بینایی پەرلەمانی کوردستانەوە لە شاری هەولێر و لەگەڵ مابووی. سپاس بۆ بەڕێزان. بەڕێزان سپاس بۆ وەشکەشتنە کۆتایی بەرنامەکە کەمێکی دیکە هاوکار میادگار فایق لە بەرنامەی دووجار بیر بکرەوە لەگەڵتانە بێ کاتێکی خۆش بۆ هەمولایەک و خاتان لەگەڵ.